کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان: وشکبوونی سەرچاواویەکانی کوردستان، ئاگرگرتنی دارستانەکانی گوندی دەرەویانی پاوە، مانگرتنی گشتی کرێکارانی فەرمی شرکەتی نەوتی پارسی جنوبی، گیانەدەستانی دوو سوختبەری بەلووج بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە کەهنوج و گیانەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە شنۆ و یەست. وشکبوونی سەرچاو ئاویەکانی کوردستان بەپێ وێنانەی بەدەستمان گەیشتوون، ڕووباری گاماسیاو لە هەرسین سەر بە پارێزگای کرماشان بەهۆی کەمتەرخەمی و ناکارامەی بەرپرسانی ڕۆژیم وشک بووە. بەپێ راپۆرتەکان، بەهۆی بایەخنەدانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی بە سەرچاواویەکانی کوردستان وێران، ژمارێکی زۆر لە ڕووبار و کانیەکان وشک بوون و ژیانی خەڵک تووشی کێشە بووە. شانی باسا لە ڕۆژانی ڕابردوودا دانیشتوانی شەرە جیاوازەکان لە پارێزگاکانی سنا، کرماشان و ورمێ دژ بە سازکرانی زیاتر لە پێویستی بەنداوەکان لەسەر ڕێگەی ڕووبارەکانی کوردستان ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بایەخ بە داخوازیەکانیان نەدراوە و پشتگوێ خراون. ئاگرگرتنی دارستانەکانی گوندی دەرەویانی پاوە لە ڕۆژانی ڕابردوودا دارستان و لەوەڕگاکانی گوندی دەرەویان لە شاری پاوە بە هۆکارێکی نادیار ئاگری گرت و زیانێکی زۆر بەر سروشتی ناوچەکە کەوت. بەپێ وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵکی ناوچەکە کەسانی خۆبەخش و ژینگە پارێزانی کوردستان شان بە شانی یەک ئاگری ئەو دارستانەیان کۆنترۆڵ کردووە. بەپێ زانیاریەکان، ڕۆژیمی کۆماری ئیسلامی سرە ڕایگەیشتنی زیانێکی زۆر بە ژینگەی ئەو ناوچەیە و هەروەها مەترسی لە سەرگیانی ژینگە پارێزان بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ کوژانەوەی ئاگرەکە تەنانەت تیمێکی فریاگوزاری خێرای ڕەوانێ ئەو ناوچەیە نەکردووە. دەستپێکردنەوەی ڕاماڵینی ڕۆژاوا لە چەکدارانی داعش بەپێ راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک لە شاری دەرەنجی باکوور و ڕۆژاوای سووریا، سەرکردەیەکی گروپی تەرۆریستی داعش دەست بەسەر کراوە. بەپێ و راپۆرتانە، هێزەکانی شۆرای سەربازی هێجین پاش دەستپێکردنی چالاکیەک دژ بە شانە نهێنیەکانی داعش لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، سەرکردەیەکی ئەو گروپەیان دەست بەسەر و هەروەها کەسێکی دیکەش بریندار کرا. شانی باسا لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر خاڵێکی پشکنین لە ڕۆژهەڵاتی دەیرەزور، شێروانێکی هێزەکانی سووریای دموکراتیک گیانی لەدەستدا و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانێ نەخۆشخانەکرا. مانگرتنی گشتی کرێکارانی فەرمی شرکەتی نەوتی پارسی جنوبی ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەری 1404 کۆمەڵێک لە کرێکارانی پارسی جنوبی دژ بە پێنەدانی هەغدەست و هەروەها خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان، کرێکارانی ناوچەی ئەمەڵیاتی عەسەلویە، کانەکان و ناوچە تایبەتەکانی ئابووری پارسی جنوبی و هەروەها پاڵاوگەکانی دووهەم، دوانزەهەم، هەفتەم، نۆهەم، دەهەم و یانزەهەم هاوکات دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان و هەروەها دۆخی ژیان و معیشەتی کرێکارانی شرکەتی نەوت دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی هەغدەست و مەزایە دۆخراوەکانیان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژگشودان و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینکراوانی شرکەتی نەوت بوو. مانگرتنی 19 بەندکراوی سیاسی ژن لە زیندانی خەرچاک لە خواردن ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەری 1404 19 بەندکراوی سیاسی ژن لە زیندانی خەرچەکی وەرامین مانگرتن لە خواردنیان ڕاگەیاند. بەندکراوانی سیاسی ژن لەو بەندیخانەیە ڕایانگەیاند کە بەهۆی خراپی دۆخی تەندروستی زیندانیانی ئەو زیندانە، نەبوونی ئیمکاناتی دەرمانی و پزیشکی، بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی زیندانیان
وشاری بەرپرسان بۆ سەر زیندانیانی سیاسی و هەروەها گیانەدەستانی بەندکراوان لە ئەو زیندانە مانگرتنەکەیان دەست پێ کردووە و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. کۆبوونەوەی ناڕزایەتی شۆفێرانی وان لە مەشهەد. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر کۆمەڵێک لە شۆفێرانی وان لە شاری مەشهەد دژ بە کۆنبوونی کەلوپەلی ئۆتۆمۆبیلەکانیان لە بەردەم شارەزاری کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی کۆنبوونی ئۆتۆمۆبیلەکانیان گیانی شۆفێران و خەڵک لە مەترسیدایە و ئەگەری توشبوونیان بە ڕووداوی هاتوچۆ لەسەرەوەیە. ڕازیان جەخ لەسەرەوە دەکەنەوە کە بەهۆی لەسەرەوەبوونی نرخی کەلوپەلەکان، نەبوونی ئیمکاناتی پێویست و پشگیری ڕژیم، لە خوارەوەبوونی هاغدەست و هەروەها بەرزبوونەوەی ڕۆژانەی ڕێژەی هەڵاوسان توانایی بەردەوامی پیشەکانیان نەماوە و ناتوانن هەزینەی بنەماڵەکانیان دابین بکەن. گیانەدەستانی 2 سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە کەهنوج. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر ئۆتۆمۆبیلی 2 سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆ و بێئاگاداری هێزەکانی ڕژیم هەڵدێرا و بۆ هۆیەوە 2 لاوی بەلوچ گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم 2 هاوڵاتیە بەناوەکانی بنیامین ناروئی تەمەن 17 ساڵ و عەبدولباسط ناروئی تەمەن 27 ساڵ پاش هەڵدێرانی ئۆتۆمۆبیلەکەیان لە ئاگردا گیانیان لەدەستاوە. شانی باسە بە وتەی بینەرانی ئەو کارە ساتە، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش هەڵدێرانی ئۆتۆمۆبیلەکە بە هیچ شێوازێک هەوڵی ڕزگارکردنی ئەو 2 هاوڵاتیە نەداوە و ئیزنیان نەداوە کەسانی دیکەش دەستێوەردانی دۆخەکە بکەن. گیانەدەستان و برینداربوونی 3 کرێکار لە شنۆ و یەست. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێک لە شاری شنۆ بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانی لەدەستاوە و لە یەزدیش 2 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی بە ناوی محەممەد عەبدوڵڵاپور خەڵکی شاری شنۆ بەهۆی تەزووی کارەبا دەست بە جێگیانی لەدەستاوە. هەروەها 2 کرێکاری دیکە لە شاری یەزد بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕووداوی کار بوون بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. 2 هەواڵ. چالاکردنەوەی گەماروابووریەکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ژاپۆنەوە. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر دەوڵەتی حاکم لە ژاپۆن ڕایگەیاند کە گەماروەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی دیسان دەستی پێکردوێتەوە. بەپێی راپۆرتەکان ئەم کردەوەی دەوڵەتی ژاپۆن پاش هاوکاری نەکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی و هەروەها بە ئەنجامبانی دانوستانەکانی ڕژیم لەگەڵ یەکێتی ئەوروپا دەستی پێکردووە. بەپێی ڕاگەیاندنی دەوڵەتی ژاپۆن 78 ڕێکخراوە و 43 کەس لە بەرپرسانی ڕژیم دەکەونە ژێر کاریگەری گەماروەکانی دەوڵەتی ژاپۆنەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.